زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یەکێکە لەو زانکۆیانەی هەرێمی کوردستان کە ساڵ لە دوای ساڵ هەنگاوی کردداری هەڵگرتووە بە ئاراستەی گەورەبوون و فراوانبوونی بەشە زانستیەکانی و پێشکەشکردنی زۆرترین خزمەت بە خوێندکارەکانی. لەم ڕیپۆرتاژەدا هەوڵ دەدەین سەرجەم لایەنە ئاشکرا و شاراوەکانی بەشی تەکنیکی کارگێڕی کەسەر بە کۆلێجی تەکنیکی کارگێڕیە بخەینە ڕوو. کۆلێجی تەکنیکی کارگێڕی و بەشی کارگێڕی لەو کۆلێجە لە سەرەتای دروستبوونی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2023 بۆ 2004 دامەزراوە و چەندین پۆل لە خوێندکارانی سەرکەوتووی پێشکەش بە دەستگا و دامەزراوە حکومی و ناحکومیەکان کردووە. بەشی تەکنیکی کارگێڕی دەکەوێتە نێو کەمپی کۆلێجە تەکنیکیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە گەڕەکی چوارچرا. مامۆستا ئەرینا مستەفا سەرۆکی بەشی تەکنیکی کارگێڕی ڕایگەیان بەشەکەیان خاوەنی 30 مامۆستایە لە هەڵگری بڕوانامەی دکتۆرا و ماستەر و 6 خوێندکاری خوێندنی باڵایان هەیە و ئێستاش بەشی بەدەستێنانی بڕوانامەی ماستەریان لای خۆیان کردوێتەوە. لە سەرەتای دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە لە ساڵی 2023 بەشی تەکنیکی کارگێڕی یەکێک بوو لەو بەشانە کە دەستی کرد بە کارەکانی. نزیکەی 30 مامۆستامان هەیە، پرۆفیسۆری یاریدەدەرمان هەیە، یەک پرۆفیسۆری یاریدەدەر، 2 بڕوانامەی دکتۆرامان هەیە، هەروەها 6 خوێندکاری خوێندنی باڵای دکتۆرامان هەیە کە ئێستا حالیان خەریکی توێژینەوەکانیانن. بەشی ماستەرمان ئێمە کردوتەوە لە بەشەکەمان دەستیان کردەوە بە ئیشەکانیان. مامۆستاکانیکە هەمووی خاوەن بڕوانامەی ماستەرن لە بەڕێوەبردن و کارگێڕیە. ئێمە 120 خوێندکارمان هەیە هەر سێ پۆلەکە، پلانمان وەرگرتنی 50 خوێندکار بوو، بەڵام خۆتان نەزان لەبەر زۆری ژمارەی خوێندکاران هەتاوەکو ئەمڕۆ گەیشتۆتە 78 تەلەبەمان وەرگرتووە لە قۆناغی یەک، جگە لەو 120 خوێندکاری خۆمان کە هەمانە لە بەش. پرۆگرامەکانی ئێمە زیاتر جەختەکاتە سەر بوارە کارگێڕیەکان کە تەکنیکی تیا بەکاربێت. بۆ نمونە وەکو دەرسی هەندسەی بەشەری، ئیدارەی سیانەمان هەیە، هەروەها مەواردی بەشەری، ینی ئەو دەرسانەی کە زیاتر فێری خوێندکار ئەکا چۆن ئیشەکانی بەڕێوە ببا لە هەموو بوارەکان، ینی لە کەرتی حکومیە، لە کەرتی تایبەتە، لە کۆمپانیای گەورە، هەروەها لە پرۆژەی بچووکیشە. وەکو زانین کە کارگێڕی زانستیەکە هەموو جۆرە اختصاسەکان پێویستیانەواتە لە بواری پزیشکیا لە ئەندازیاریە نەک هەر لە کارگێڕیەواتە لە هەموو دامەزراوەیەکە تۆ پێویستە بە کارگێڕیە. بەبێ بوونی کارگێڕی تۆ ناتوانانی دامەزراوەکە بەڕێوەبەری. لەبەرەوە ئێمە هەوڵەیەین ئەو زانستیان فێرکەین بە بواری تا ڕادەیەک پراکتیکیش و بە تیۆریش زانستی کارگێڕیان پێ ئاشنا بکەین لە ماوەی ئەو 4 ساڵی خوێندنەیە. بەنسبەت کارگێڕیەوانەیە بۆیە وشکە ئەبێ ئیداری بیت، ئەبێ تۆنگ بیت، ینی ئەمەیە مەسەلەکە. بەنسبەت تەلەبەکانەوە ئێمە هەوڵمان ناوە تا باشترین جۆری مەسەلەن نوعەتی تعلیمیان پێ بڵین بە داتاشۆیە، مەسەلەن بە ڤیدیۆیە، بە پاوەرپۆینتە، جاری وا بۆ هەندێک سمیناراتی کەمان هێناوەتە ناو بابەتەکەوانێ، ئەمیش لە پێناو ئەوەی تۆزێک ئەو وشکەیە ئەو ڕقی لە ناو دەرسەکە هەیە تۆزێک کەمێکینوانە. چکە بیرە نەچێت کاتێک کە دەرس بەس بە نەزەری ئەو درێتەوانێ تەلەبە تۆزێ تاقەتی ئەچێت لە دەرسەکە ئەچێ بە ولاوانێ. بۆیە زۆربەی مامۆستاکان یانی لە خۆمەوە دەست پێکەم بۆ هەموو مامۆستاکانی کەش هەوڵمان ناوە لە زۆربەی بابەتەکانە ڤیدیۆیان بۆ بەکاربێنین یان خۆت ئەنیمەیشنیان بۆ بەکاربێنین بۆ تەلەبەکە زیاتر تێئگاگرێت و بە عەمەلیش پێپشانی. ئەمانەمان کردووە لە پێناو تێگەشتنی خوێندکارەکانە. خولی هاوینە خۆشبەختانە لەگەڵ جەماعەتی CTC ئەوان تەنسیقمان هەیە بۆی خوێندکارانەکان دابەشکەینە سەر کردی حکومی و تایبەت لە کۆمپانیاکان 2 مانگی 7 و 8 قۆناغی 3 ئەچنە ئەو دەورێ. بەڵام وەکو فێربوون ناتوانین بڵێن یعنی سوودی لێ وەرناگرن، سوودی لێ وەرەگرن، بەڵام بەو ئاستە پێویستە نییە. سەرۆکایەتی زانکۆ و ڕاگرایەتی هەوڵێن ئێستا بچینە پرۆژەیەکی ترەوە کە بتوانین هەماهەنگی هەبێت لەگەڵ کۆمپانیاکان بۆ ئەوی خوێندکارەکانمان زیاتر بخەنە بواری عەمەلیکردنەوە. لەبەرەوەی بە تایبەتی وانەکانی ئێمە ئەگەر بچنە
بواری عملیەوە زیاتر ئەتوانن سوودی لێ وەرگرن، یعنی زیاتر فێرە بن شتەکان. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی خولی هاوینەی خوێندکاران بە پێویستمان زانی کە سەنتەری CDC لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەربگرین و مامۆستا نەورۆز مستەفا بەم شێوەیە بۆمان دووە. خولی هاوینە دوو شێوازی هەیە. ئەو خولی هاوینەی کە تەلەبەکانی قۆناغی سەنفی بینن کە تقریبا ساڵانە 2000 خوێندکار لە زانکۆکەمان تەخەڕوجەکە خولی هاوینە ئەبینن. ئەو زۆربەی ئەو تەلەبانی کە خولی هاوینە بینن بەشی زانستی ئەو ئیشوکارانە ئەباتەڕێەوە، بەڵام پرۆگرامێک هەیە کە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێوە دەبرێ. ئەو خوێندکارانی کە سەرکەوتون یان ئەوانەی مەبەستیان هەیە کە لە شوێنی مەبەستە خولی هاوینەکە بینن تقریبا گاتە 120 طالبە ساڵانە، ساڵ بە ساڵ زیابێ. ئەم پرۆگرامە ئەنجومەنی وەزیران بە سەرپشتی کاقوبات بەڕێوە چێ شێوازێکی جیاوازی هەیە لەگەڵ ئەو تەدریبی سەیفی کە خوێندکاران لەلایەن بەشی زانستیەوە چەند مەرجێکی تایە. مەرجەکانی یەکی لاوانە ئەو خوێندکارانی کە ئەو هینی ئەو خولە دەبینێ لەلایەن CDCەوە سنتەری گەشەبێدان بۆ کار کە ئێمە ئیشوکارەکەی تیاکەین لەلایەن ئێمەوە چێتە ڕێوە. ڕێنمایەکانی مەرجەکانی ئەوەیە کە هەچ خوێندکارێک لەو تەدریبەیە بێ 150 ساعات کۆکاتەوە، شەرت نییە دوومانکە بێ 150 ساعات تەدریب بکە. مەرجەکانی ئەوەیە کەمشت لە نهایەتی ئەم خولە ئەبێ راپۆرتێک بنووسێ بە زمانی ئینگلیزی لە 4 پەڕە کەمتر نەبێ. بێجگەل لەوەش ئیڤالوێشنی تایە تەقییمکردن بۆ خوێندکار تەقییمی هینی بیدایی هەیە، وەسەطی هەیە و نیایی هەیە. بە نسبەتی پرۆگرامەکانی خوێندنەوە بەڕاستی پرۆگرامەکانی خوێندن بە عام کۆن بوو، بەڵام خۆشبەختانە وەزارەت دەستی کرد بە پلانی چاکسازی لە هەموو پرۆگرامەکان، هەموو سیستەمی خوێندنەکان گۆڕا. لەگەڵ گۆڕینی سیستەمی خوێندن لە سیستەمی ساڵانەوە بۆ سیستەمی وەرزی واتە بە سیمستەر ئێستا قۆناغی یەکمان وەرگرتووە، دەستمان کرد بە گۆڕینی پرۆگرام کە وەکو هاوشێوەی زانکۆکانی دەرەوە کە لە بواری تەکنیکان ینی پۆلەتەکنیک ئەو وانانەی کە هەمووی تازە بوو ئیزافەمان کردوتە مەنهەج بۆ هەر 4 قۆناغەکە. ئەوە هەماهەنگی هەیە لەگەڵ زانکۆی پۆلەتەکنیکی دهۆک و هەولێریش بۆ ڕێکخستنی بۆ ئەوەی خوێندکارمان کێشەی نەبێ لە ئاڕوو گۆڕا لە بینی ئەو سێ زانکۆی پۆلەتەکنیکە کە لە هەرێمی کوردستان هەیە. بەنسبەت وانەکان و مندا بەشێکم بۆ دوو بەشی یەکەمیان تەسویق مارکتین خۆتزانی لە ئێستادا داواکاریکی زۆری لەسەر لە بازار و لە کۆمپانیەکانیشە شتێکی تازەیە بەنسبەت هەرێمی کوردستانوانێ. ئێمە شۆک و خستمی خۆمان پێمان باش بوو ئەمە بخرێتە بواری جێبەجێکردنەوەی و هەم بە عملیەن و هەم بە نەزەریەن بە خوێندکارەکان بوو ترێتەوانێ بۆی هیچ نەبێت لە داهاتوودا بتوانن هەلێکی کاری زیاتر لە بەردەستیانە بێت کە ئەگەر تۆ بێت و بە کارگێڕی بەعام باسی بکەین هەلی زیاتری هەیە، بەڵام ئەگەر اختصاسەکان وردکەینەوانێ بەنسبەت تەسویقەوانێ هەلێکی باشتریانە بێت. بەنسبەت هەندەسەی عمل و هەندەسەی بەشەریشەوانێ ئەویش 2 دەرسە باس لە چۆنێتی ئیشکردنەکە لەو بیئەی کە تۆ تیایی لە ڕووی گەرما و سەرما و دیزاینەوانێ و لە کاتێک ئەگەر ئیشێک بەڕۆ ڕوخانم بڕە مەسەڵەن چۆن بتوانانی ئیشەکە زیاتر هەستێنیتەوە. ئێمە وەکو ئاگادار بین بە پێی جیلەکە و بە پێی ئەو ژینگەی کە تیا ئەژین ئاستی خوێندن و ئاستی زانیاری خوێندکاران بە تایبەت بە سەریحی زۆر لاواز بووە. واتە کە لە قۆناغی یەکەم دەست پێەکەن تا ڕادێک ئاستی زانستیان لاوازە بەهۆی گۆڕانکاریانی کە لە وڵاتە ڕوویەوە، بەڵام بە پێی تێپەڕبوونی کات و ساڵانی داهاتووتر بەرەو باشترە ڕۆن. سەبارەت بە دابینکردنی بە شەناوخۆیی و پێداویستیەکانی سەرۆکی بەشی تەکنیکی کارگێڕی وتی. ئیدارەی بەشە ناوخۆیەکان لای مامۆستا ڕەزایە، بەڵام وەکو کێشە سەرەتا هەنێ وردە کێشیان هەبوو کە مەسەلەی ئاو بوو، مەسەلەی فەرش و ئەو شتانە دکتۆر ئالان هەمووی دابین کرد ئەمساڵ. ئێستا ئەتوان بیناکی ئەو بەری خۆمان ناتوانە کرد هەستان کرد هە سەردانێکیانکەن خۆمان وەکو لیژنە من یەکێک بووم لە ئەندامانی لیژنە ژوور بە ژوور ئەوەی داخلی کچان گەڕام لەگەڵ کوڕانیش پرسیارمان لێ کردن تەنانە ژووری واش هەبووت بووی فەرشم نایە لەبەرەوەی خۆی پێشوەخت فەرش و شتەکەی بوو. لە ڕووی کەم و کورتیەوە باوەڕ ناکەم ئێستا کە هیچ کەم و کورتێکیان مابێت.
ئێمە وەکو خوێندکاری قۆناغی 4 توانیمان ئیسفادەیەکی زۆر لە دەرسەکان بکەین وەکوی کە ئەو وانانەی کە ئێمە ئەیخوێنین سبینی لە ڕۆژ لە کارکردنا پێویستمانەوە بۆم نەوانەمان هەیە لەسەر تەسویق کە سبین ئێمە بچینە بەشێکەوە سەر بە بازاگەری بەیە ئێمە لە لیژنەی شیرا ئابین ئەو کاتە ئێمە ئەتوانی ئیسفادی لێ بکەین یاخود دەرسمان هەیە لەسەر ئینتاج یاخود دەرسمان هەیە وانەمان هەیە لەسەر استراتیژی کە ئەگەر ئێمە سبینێ لە ئیدارەی شەریکەیەکە یا کارگەیەکە کار بکەین ئەتوانین یاریدەدەر بین بۆ بەڕێوەپێشچوونی کۆمپانیاکە وانەی ئەمەلی وانی کۆمپیوتەرمان هەیە واجگە لەوانەی کۆمپیوتەر ئەم هاوینە دەورەی سەفیمان هەبوواتە مەشقی هاوینە کە هەر خوێندکارێک بە ئارەزوی خۆی شوێنێک هەڵەبژێرێ حکومی بەیان ئەهلی ماوەی تقریبا 2 مانگ بۆی هەیە لەو شوێناوکو کارمەندی ئەو شوێنە داوام کە کە زۆربەمان ئیسفادەیەکی زۆرمان لێ کرد ئەوە زۆرە بەس بتوانین لە ئیشەکەیە بەرەو پێ بچین ئەو هەدفی ئەمانەوەیە بۆ منە لە شوێنێکا ئیش بکەم کە بتوانم جێ دەستم دیار بە وانەکان هەمووانەی باشم بەس یعنی زیاتر پێویستە گرنگی بدێ بەلایەنی عەمەلی زۆربەی مامۆستاکانمان باشم و کەشێکی باشیان خوڵقاندە سەرەتا کەم بەشم پڕ کردەوە هەر نەمەزایم بەشەش یعنی بە حەزی خۆم نەبوو سەرتا بەسا سەر لەوەتی کە بڵێنیاتومەتان بە شوچار قۆناغم ڕێوە بەشێکە حەزم پێ کردو و ئاماژمە لە داهاتوو کە بە نیەتی بەشێکە کە بەڕێبەری یان مۆزەفێکی سەرکەوتمە مۆزەفێک بەڕێبەرێکی سەرکەوت بێشە گۆڕانکاریە بێت کە بابەتانەی کە خوێنین کە پێوەندی بە اختصاسەکەتەوە بێ گۆڕانکاری ڕۆیە چکە یەکەم ساڵ هاتن کە میدە بەشێک و نوێی بۆ بەشە نازانین باسیەکە بەڵام کە گەشتە قۆناغی داهاتوو بەشەکەی اختصاسەکە زیاتر بێت وەزای باسیەکە بابەتەکان قورس نیە چکە بابەتەکان بابەتی بازاڕی نەتوانی خۆشێ دایڕەژیتەوە ینی بە فکری خۆدا نییە بڵێ تەنها لە قاڵبێکا بێیان لە بابەتێکا مامۆساکان ئاستێکی باشیان ینی بڵین توان کەشێکی لەبار بگونجێنن بەڵام مانی هەرەوەی بڵێم کێشەکەی ئەوە بێتەنە گۆڕینی مەنەجانی هەموو ساڵێک خۆی وا باشەکە مامۆسا مەنەجێکی ساڵێک مەنەجەکە بگۆڕ بەڵام ئەوە تۆزێ لەم بەشەوە کێشێ زۆربەی بەشەکانی خۆیمە عنی دەرسەکانمان کەی خوێنین ڕۆژانە و لە ئەم 4 قۆناغەمان زۆربەی زۆری نەزەڕی بووە بەداخۆ عەمەلیمان زۆر نییە دەورە سەیفیەکەمان هەیە ئەوە لێدا بە شێوەیەکی عەمەلی ئێمە فێرەبین ئەچینە ناو بەشەکانیانە بۆ نمونە ئێمە خۆمان بەشی ئیداری مەڵام کۆمەڵە ئیشی تریش ئەتوانین بکەین ئێستا من لە دەورە سەیفەکەم لە تەواریەکە بووم لە بەشی ئیداری بووم کۆمەڵی فێری ئیشوکار ڕۆژانەی هاوڵاتیان بووین و فێری چۆنەتی فەرمانکردن و فەرمانە چۆن تەنفیز دەکرێت و بۆ شێوازە وەکو خۆمان هەوڵمان ناوە بە خۆم و بە هەموو ستافی مامۆستایانەوە باشترین منهەج پێشکەشی تەلەبەی بکەین بە تایبەتی قۆناغی یەکەوە دەستمان پێ کردووە بۆ نمونە بۆی بتوان وانەی ئینگلیزی لەبەرەوە بوو بە وانەیەکی سەردەمە بێ هەموو خوێنکارێک بیزانێ بۆ وەکو زمانی دایکی خەریکە وای لێت ینی زمانێکی ئەساسیە بۆ هەموو شتێک زمانی ئینگلیزیەکە زۆربەی منهەجەکان هەوڵمان ناوە لەگەڵ مامۆستاکان بەڵام ئیتر چ ئاستێک خوێنکاریش ئەبێ هاوکارمان بێت. بۆ زانیاری ورتر لەسەر سیستەمی فاوندیشن و خوێندنی چڕی زمانی ئینگلیزی بۆ خوێندکاران کە لەم ساڵدا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی جێبەجێ دەکرێت مامۆستا هۆگەر محەممەد تۆفیق بۆمان دواوتی لە چوارچێوەی ئەو چاکسازیانەی کە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەردەوام لە هەوڵی باشکردنی پرۆگرامی خوێندن و هەوڵی بەرزکردنەوەی ئاستی زانستی پرۆگرامی خوێندن لە خزمەتی خوێندکاران و بابڵین چینی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆمان ئەم ساڵ دوای هەوڵدانێکی زۆر کە لە ساڵی پارەوە لە چوارچێوەی ئەو بابڵین حملانی کە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکرەوە کە لە زانکۆ حکوومیەکان چاکسازی لە پرۆگرامی خوێندندا بکرێەوە هەروەها بە تایبەتیش لە بواری زمانی ئینگلیزی بە هەوڵ و جوودی سەرۆکایەتیمان بەڕێسەرۆکی زانکۆ پرۆفسۆری عادر دکتۆر ئالان و هەروەها یاریدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی و خوێندنی باڵا پرۆفسۆر دکتۆر سۆران ئەم ساڵ بڕیاردرا بە پاڵپشتی ئەنجومەنی زانکۆشمان کە لە چوارچەوەی ئەو سیستەمەی کە بۆ خوێندکارانی قۆناغی یەکی با بڵێن بەشە زانستیەکانی کۆلێژی پەیمانگاکان دانراوە زمانی ئینگلیزیش ببێتە زمانێکی وەکو بابەتێکی سەرەکی لە مەناهیجی خوێندرا بخوێندرێت پرۆسەی خوێندن بە شێوازێکی باش بەڕێوە ئەچێ لە ئەنجامی بە دوواداچوونمان و خەمخۆریمان بۆ پڕکردنەوەی پێداویستەکانش کە کۆمەڵە پێداویستی هەنووکەی هێنایەکایەوە ئەم پرۆگرامە ئەویش خۆی بینێتەوە لەوەی کە زمانی ئینگلیزی فاوندیشن وەک شکڵێکی تەقلیدی نەخوێنرێ وەکو ڕەنگە پێشووتر بەڵکو
پێویستە کلاسی باشی بۆ ئامادە بکەین هێشتا لە ئاستی تەموحی ئێمە زانکۆمانە نییە بەڵام توانیمانە خۆشبەختانە کۆمەڵی پێداویستی هەنووکەی داوین بکەین و کلاسەکانیش لە ڕووی ژمارەوە هەم لە ڕووی چەندایەتیەوە لە ڕووی جۆرایەتیەوە بتوانین بە شێوازێکی کوالیتیکی بەرز ئەو پرۆگرامە بوترێتەوە هەر لەو سۆنگەیەوەشەوە دوێنێ یەکەم تاقیکردنەوەی کۆلێجی ئینفۆرماتیک خوێندکارانی قۆناغیەکی کۆلێجی ئینفۆرماتیک کە سێ بەشن نزیکی 125 خوێندکار بوو تاقیکردنەوەیان ئەنجامدا لە هۆڵی سنتەری هۆڵی با بڵێن تاقیکردنەوەی ئاڵسی سنتەری نەوەڵتی زمانی ئینگلیزی کە تایبەت بوو بە تایبەت وەکو سیستەمی فاوندیشن جامان کرێتەوە لەسەر بنەمای سکیلەکان ئیشەکەین تایبەت بوو بە ڕیدین و ڕایتین واتە خوێندنەوە نووسین و هاوکاتە لەم هەفتەیەش ڕۆژی چوارشەممە تاقیکردنەوەی بەشی دۆم ئەنجامێن کە خۆی بینێتەوە لە لیسنین و سپیکین کە گوێگرتن و گفتوگۆکردن لەگەڵ هەر خوێندکارێکا جێبەجێ ئەکرێت و ئەم تاقیکردنەوەش بەردەوام ئەبێت بۆ تاقیکردنەوەی مانگی یەکەمی تاوابوونی منهەجەکە بوو بەشی یەکەمی و بەردەوام ئەبێت لەبەرەوە بۆی هەڵسەنگاندنێکی زۆر ورد بۆ خوێندکارەکان بکەین چەند تاقیکردنەوەی تر لە خۆیان بینێتەوە وەکو مەسەڵەن ناوەڕاستی کۆرسەکە و هاوکات کۆتایی کۆرسەکەش و لە کۆتایی تاوابوونی پرۆگرامەشە خوێندکاران دوای ئەوەی کە سەرجەم مەرج و ڕێنمایەکان و تاقیکردنەوە پێویستیەکانی پرۆگرامەکەیان جێبەجێ کرد و هەڵسەنگانی تەواویان لەلایەن مامۆستایانی پسپۆر و ئەو لیژنە تایبەتمەندەی کە لە زانکۆمانەوە دەستنیشان کراوە وەکوتم لە هەم بەجهودی هۆبەی زانستیمان کە لە پرسای هۆبەی زانستی ئەندامە و هاوکاتیش لە پرسای لیژنەی ئیمتیحانی سنتەرمان ئەندامە بە دوواداچوونی تەواویان بۆ کەنچکە و ئەرکەشمان پێسپێراوە کە متابعی پرۆگرامەکە بکەین لە شێوازی چۆنەتی بەڕێوەچوونی پرۆگرامەکە. ئێمە چوار هۆڵی خوێندنمان هەیە بۆ هەر چوار قۆناغەکە بە نسبەتی ژمارەی ساڵانی پێشوو کێشەمان نەبوو بەڵام خوێندکارانی یەک تۆزە کێشەمان هەیە لە بەرەوەی ژمارەیان زۆرە وەکو عەرزی جەنابتم کرد نزیکەی 80 خوێندکارمان هەیە سێ هۆڵی تر بۆ کۆلێژەکەمان دابین کراوە لە بینایەکی تازە هێشتا ئەوە وەرنەگیراوە ئینشەڵا هۆڵێکی ئەوان وەرگرین قۆناغی یەک ئیتر کێشەکانمان بۆ چارەسەر چونکە ئێمە تەنها لەم بینایی خۆمان چوار هۆڵی خوێندنمان هەیە بۆ هەر چوار قۆناغەکە. بە نسبەتی مختبەری کۆمپیوتەر لەلایەن کۆلێژی ئینفۆرماتیکەوە دابین ئەکرێت یعنی سەر بە هەموو کەمپەکەی زانکۆیە بڵین قاتی خوارەوەی ئەم بینایی کە ئێمەتیان ئێستا چوار هۆڵمان هەیە هیچ کێشە تاسا گرفتێکمان نەبووە لەوانەیانی کۆمپیوتەرا چکە بە پێی خشتە ئەتوانین هۆڵمان دەستکەوێت. ئەتوانم بڵێم لە ڕووی خوێندنەوەی بەڕاستی کێشەمان هەیە وەکو بینە لە بەرەوەی سەوتێکی زۆریەتە ناو بیناکەوانێ وەکو گەرما و سەرما زۆر باشە وەکو کارە باش زۆر باشە بەڵام دەنگ هاتوچۆ زۆرەکە بە نسبەت ئەو کورسیانی کە حەزەکەم دوای خۆتان سێری قاعەکان بکەن بەڕاستی هیچ مواسەفاتێکی تیان نییە بۆ ئەوەی کە تەلەبەیەک تۆ 2 ساعت 3 ساعت یا لە بەیانیەوە هەشتەوە تاوەکو سەعات و لێرە ئەبێ لەسەر تەختەیەکی ڕق هیچ شتێکی تیانە زۆربەی کات کێشەمان نەبێت لە مەسائلی داتاشۆیە یاخود دیزایانی ئەو داتاشۆی کە دانراوە زۆر جار یارمەتی دەرنیە بۆ تەلەبە بۆیە ئەکرێت لە داهاتووە ئەم شتانە چارەسەر بکرێت لە پێناو ئەمانە هەمووی لە پێناو ئەوەی کە تۆ خوێندکارەکە مرتاحکەی جەوێکی بۆ دابین بکەیت بتوانێت دڵی خۆشتر بێت لە قاعەکە. بەنسبەت بەشەکەی ئێمەوە هۆڵەکانی خوێندن خراپ نییە بەڵام ئەگەر باشتریش بێ باشترە بەتەکی چونکە تۆ هەم خوێندکار هەم مامۆستا حەزەکەن لە ژینگەیەکی زۆر گونجاوە بخوێنن چونکە تۆ ژینگەکە هۆکارە بێت بۆ پاڵپشت دەبێت بۆی کە زانیاریەکە زیاتر بگەێنیت و خوێندکارەکانیش زانیاریەکە زیاتر وەرگن. داواکاری مامۆستایان لە خوێندکارەکانیان تەنها گرنگی زیاتر بوو باوانەکان و بەهێزکردنی ڕادەی فێربوون و سوودوەرگرتن بوو لەو زانستی کە ڕۆژانە فێریان دەکەن. مامۆستا بە بەردەوام هەوڵەیە ئەو زانیاری کە پێێتی بە تەلەبێ بگێنێ بە خوێندکاری بگێنێ بەڵام ئەوەش کافی نییە کە بڵێن مامۆستا هەموو شتێک دەتوانێت با بە خوێندکار وا باشترە خوێندکار خۆشی بە دوواداچوونی هەبێ ئێستا وابزانام سەرچاوەکان زۆر زیاتر لە بەردەستان هەر کتێب نییە هەر ڕۆژنامەکان نییە ئێستا ئینتەرنێت لە بەردەستی خوێندکارە تەلەڤیزۆن لە بەردەستی خوێندکارە توانین لەو ڕێگایەوە هەم زانست و هەم زمانێکی زیاتریش فێر بێ. لە خوێندکارەکانیش داواکارم بووکو بەعام باسی کەم بە پێشەوەی داواکاران لە بکەم خوێندکارەکانمان بەڕاستی زیرەکەن
هەوڵی خۆیانیان ینی با ئێمە ئەو واجی هەیە لابین ینی مەسەن هەموو جارەوترێت خوێندکارانی جامیعی حکومی باش نین لە چاو جامیعاتی ئەهلیە بە عکسەوانێ منی جەڕمە بۆی جامیعاتی حکومی زۆر باشترێکە تەلەبەکانمان زۆر چالاکترێکن زۆر زیرەکترێکن بەڵام داواکارم لیان تۆزیکە زیاتر خۆیان هیلاکەن هەم هاوکاری مامۆستا بکەن و هەم مامۆستاکانیش هاوکاریان من لەگەڵیا لە پێناو بەرەو پێشچوونی پرۆسی خوێندن. بەنسبەتی دامەزراندن کەرتی حکومیەوە خۆتان نەزان ئەمە چەند ساڵێکە دامەزراندن هەر بە هەموو نەوعێک وەستاوە بەڵام وەکو ساڵانی پێشووتر ئەگەر باسی کەم ئاخر وەجبەی دامەزراندن کە هەبوو بەپێی ئامار لە 1970 وەرگیراوان لە تەکنیکی کارگێڕەکان بوون ئیتر بە تەکنیکی ژمێریاری بە تەکنیکی کارگێڕی بە ئابووری بە ئامارەوە ئەو بەشە گرنگانەی کە لەم کۆلێژانە هەیە بەڵام ئەمە چەند ساڵە دامەزراندن نەبووە لە کەرتی حکومیە لە کەرتی تایبەتە ئێمە پێویستیمان بەڕاستی بە زۆر دەستی کار هەیە لەو بوارەوە بەڕاستی من خۆکو ئەزمونێک کە نزیکەی 7 ساڵ لە کۆمپانیاش جگە لە کەرتی حکومی ئەزمونم هەبووە لە ئیشکردن پێویستیان زۆر داواکاری هەیە لەسەر ئەم بەشە بەڵام کێشەکە چییە؟ کێشەکانمان ئەوەیە کە زمانی عەرەبی لەگەڵ زمانی ئینگلیزی خوێندکارانمان زەعیفە ئەگینا لایەنە زانستیەکە ئەتوانین کە بەراوردی کەین بە زانکۆی کەوە کە زۆر لە پێش ئێمەون بۆ وەرگرتن ئاستی زانستیان زۆر بەرزترە بەڵام ئەو دوو کەم و کوڕیەمان هەیە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی زۆر زەعیفن لەبەرەوە هەوڵێن ئیش لەسەر ئەوە بکەین لە ئەم ساڵیشەوە دەستمان پێ کردووە بەشی ئێمە بە تایبەت بەشی کارگێڕی چانسێکی باشیان هەیە هەم بە نیسبەت کەرتی تایبەتەوە هەم بە نیسبەت کەرتی گشتیەوە لەبەرەوەکو باسم کرد لە سەرەتاوە زانستی کارگێڕی و خوێندکار کە تەخەڕوجەکە هەڵگری بڕوانامەی کارگێڕی بێت چانسێکی زیاتریە بۆ کارکردن چونکە هەموو دامەزراوەکان پێویستیان بە جۆرە اختصاسێک پرۆسەی خوێندن لەم بەشە و لەسەر جەم کۆلێج و پەیمانگاکانی سەر بە زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی ڕۆژ لە دوای ڕۆژ هەنگاوی ئەرێنی بە ئاراستی گەشەسەندنی زیاتر و پێشکەشکردنی خزمەتی باشتر دەنێت و خوێندکاران دڵنیا دەکاتەوە هەموو هەوڵێک دەدەن لە پێناو پێگەیاندن و دەوڵەمەندکردنیان بە زانستەکانی سەردەم.